خۆی گەورە زۆرێک لە نیعمەتیەوە بە مرۆڤەکان و هەرێکێک لەو شتانی کە پێی بەخشوین سوود و بەها و گرنگی خۆی هەیە. ئەمڕۆ باس لە زەیتونەکەین. دڵنیام هەمومان خواردومانە بە شێوازی جیاواز بەکارمان هێناوە، بەڵام ڕەنگە بێ ئاگابین لە سوودە تەندروستیە گرنگەکانی و لە شێوازی بەکارهێنانی، لە شێوازی هەڵگرتنی، لە شێوازی خۆشکردنی، لە شێوازی بەکارهێنانی کۆمەڵێک ڕێنمایی گرنگ لەم تەوەرە دەخەینە ڕوو. بزانین جیاوازی چ نێوان ئەو جۆرە زەیتونانی کە هەیە لە بازاڕەکاندا، لە نێوان ئەو زەیتانەشی کە هەیە و کامیان سەلامەتن، چۆن زەیتێکی ئەسڵی بناسینەوە. کۆمەڵێک بابەتی گرنگ لەم تەوەرە خەینە ڕوون لە بەڵێ بێگومان هەر بابەتێک کە لە قورئانی پیرۆزدا باس کرابێت و خۆی گەورە ئاماژەی پێکردێ بێگومان بۆ ئەوەیە کە ئێمە تێڕوانینی زۆرتری بخەینە سەر و زیاتر دیقەتی بدەین، بێگومان کە ئەوەی کە سوودێکی زۆری هەیە بۆ ئێمەی ئادەمیزاد و بێبەش نەبین لە سوودەکانی. جا ئەمڕۆ ئێمە باس لە زەیت و زەیتون بەگشتی وەروە لە نێویاندا باز لە زەیتی زەیتون دەکەین، چ لە پلەکانی گەرمی کە بەرگی ئەگرێت، چ لە سوودە پزیشکەکانی، چ لە سوودە تەندروستیەکان و لە شێوازی بەکارهێنانی و ناسینەوەی باشترین جۆری زەیتی زەیتون کە پێی دەڵێن زەیتی زەیتونی ئەسڵی، بزانین چ جیاوازیەکی هەیە لە جۆرەکانی تری زەیتی زەیتون، چۆن بیناسینەوە لە بازاڕەکاندا و ئێمە بیکڕین. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری جەلال سەید کەریم، بایۆلۆجیست کە لە سۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر سپاس بۆ گرنگیان بە بابەتی زەیتی زەیتون. چکەیەتی یەک دوو مانگی تر کاتی ڕنینەوەی زەیتون و خۆشکردن و گوشینی زەیتەکەیەتی. وەڵێ خۆ بەخێر بێ. زۆر بەخێر بێ. کاک جەلال با سەرتا باسێک لەوە بکەین، بزانین باسێکی پێکاتی زەیتونمان بۆ بکەیت. پێکاتی زەیتون چییە و چەند جۆر زەیتونمان هەیە؟ سەرەتا بەناوی خۆی گەورە بابەتی زەیتون درەختێکی تەمەن سەدان ساڵ، هەندێک درەختی زەیتون ماوە تەمەنی لە 1000 ساڵ تێپەڕیوە، هەمیشە سەوزە و کەم پێویستی بە ئاوە بێت، واتە زۆر لەو ڕۆکانە نییە کە ئاوێکی زۆر بەخەرج بدا. کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە لە درەختەکانی کیانە. زەیتونمان وەکو بەرێکی سەرەکی ئەداتێک ئەم زەیتونە هەم بۆ خۆشکردن و بۆ خواردنی ڕاستەخۆ لە ناو زەڵات و لە ناو بابەتی با بڵێن خۆراکی ڕاستەخۆ بەکاردێت و هەم بە گوشینی زەیتەکەشی زەیتێکی زۆر باشمانەداتێک کە لە دێر زەمانەوە بەکار هاتووە و ئەتوانین بڵین بۆ زۆربەی ئەو حاڵەتانی کە پەیوەندی بە نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن و چەوریەکان و بەرزەفشاری خوێنەوە هەیە. زەیتی زەیتون لە هەموو سەردەمەکانە ڕۆڵێکی کاریگەری هەبوو. تەنانەت ناوچەیەکی پێوتر ناوچەی دەریای سپی ناوەڕاست، حەوض البەحر ئەبیض المتوسط. ئەم ناوچەیە کە ئەو وڵاتانی کە لەسەر دەریای ناوەڕاستن وەکو ئیتالیا و یۆنان و تورکیا و وڵاتانی شام و لیبیا و مصر و جەزائیر و تونس و تاگات و ئیسپانیا پورتۆغالیش، ئەم ناوچانە بەپی هەموو توێژینەوەکان کەمترین نەخۆشیەکانی دڵ، کەمترین نەخۆشیەکانی نیشتنی چەوریەکان، خوێن خستبوونەوە، بەرزەفشاری خوێن لەم ناوچانەیە تۆمار کراوە. ئەویش تەنها لەبەر یەک شت، لەبەرەوەی کە دەوڵەمەندە بە درەختی زەیتون ئەو ناوچەیە و دەوڵەمەندە بە زەیتی زەیتون و زەیتی زەیتونی چێکە لە خۆراکە سەرەکیەکانی ڕۆژانەیە. باشە لێمە لە کوردستان دەرزەیتونی باشمان هەیە؟ لە کوردستان زۆر دەمێکە لەوانە بڵێم سەدان ساڵە زەیتون هەبوو، بە تایبەتی لە هەندێک ناوچەی بادینان و ئاکرێ و لە بەعشێق و لە نزیکی مووسڵ، بەڵام وەکو ئەوەی کە بۆ ئینتاج بۆ وەکو بەرهەمهێنان بێت لە دوای 2003ەوە بە زۆری درەختەکانی زەیتون لە ڕێی ڕێکخراوێکی کۆری و لە هەندێک شوێن حکوومەت خۆی دابشکە بەسەر براز و دیارەکانە لەو کاتەوە بڵین نزیکەی 20 ساڵێکە بێ درەختی زەیتون و زەیتی زەیتون گرنگی زیاتری پێدراوە. ژینە پێشتر بە تاکە هەبووە، یان کەسێک باخێکی هەبووە لە شوێنێکە، بەڵام وەکو بەروبوومێکی گرنگ و استراتیژی سەیری نەکراوە. ئێستا خۆشبەختانە ساڵ بە ساڵ لە برەوی زیاترایە. هەروەکو زانین لە خوا گەورە لە قورئاندا چەندین جار ئاماژەی بە زەیتون کردووە، سوێندی پێ خواردووە و لە فەرمودەی پێغەمبەریشدا ئاماژەی پێکراوە کە دەفەرمێت بلی بخۆن، چونکە دارێکی مبارەک و پیرۆزە و هەروەها وەکو مەرهەمیش بەکاری بهێنن. ئایا تایبەتمەندی زەیتون بەوەی جیاوازە لە بەرهەمەکانی تر لە زەیتەکانی تر یاخود چیە تایبەتمەندێکی؟ خی گەورە قورئان فەرمێ من شەجەرەتین زەیتونەتین
مباركة لا شرقية ولا غربية يعني بزوري كوتمان دريا ناوراس يعني ناوراسي زويها أم درختها بزوري أرويت زور لا شرق نية ولا غربي شهر نية رجلات رج آوا لفرمودشها فرمي بيغمري خافنا صلى الله عليه وسلم كل الزيت والدهن به وهذا الزيت زيت زيتون بخون يبي خونوا وخوش تاني بيت شاور كان أم آياتو فرمودية لقل صدان وهزاران تو جنوب زانستي كباز لبيكاتي زيت زيتون كابر سياركيتو أويها أم زيت زيتونا كمال مادي بوليفينولي تيايا كمال مادي أنتي أكسيدانتي تيايا بابا واتا كرديكي خومان كمال مادي چونالي صوزو بيكاتي زندو دجا بيربون دجا ترسولوشي دجا أكساني تيايا أمانا جگل ويكا بيكاتي سرشي زيتكشي ياخد ترشا تشوريكشي أوليك أسيدا كلا للوتكي ترشا تشوري باشا كان آيا أوليك أسيد كأي جگل باشترين ترشا تشوريكاي لناو زيتكان آيا لهمیان كواليتي برسترها سودي زياتر بو تندرستي من أم بيكاتا بابلين شرا لا تشوري باش ولا بيكاتي تري صوز ولا بيكاتي تري بسود بو تندرستي مروف جگل كمال فيتامين وكان زايتر كلا خدي زيتونه كو دواي لزيتكشها اما واي كردو درختي كي تايبت به وزيتكش هيك به لو بابرين باشترين زيتاني ك هم بو چشتنان هم بو سرکردنەوە هم بو خواردن بەسار بەکاردێن ئەگەرچی هەندێک دەستەواژەیە ئێستاچی ناوێزانین پرسیاری خەڵکاڵەیە باشەڵێن بۆ خواردن باشە بەساردی بەڵام بۆ چێشت نابێ بۆ سوکردو نابێ ئەوە ژەستە بابەتێکی زانستیە چینە سەر ئینشاڵڵا باشە پێش ئەو بچینە سەر زیاتر زەیتەکە من حەزەکەم باس لە زەیتی زەیتون بکەین وەکو زانین کاتێک زەیتون ئەهێنینە سەر سفرە خوانەکان بە هەندێک پرۆسەیە ئەڕوا ڕاستەوخۆ ناخورێ زۆر جار خۆش ئەکرێ و شێوازی خۆشکردنەکانیش جیاوازن بۆ زەیتون چی شێوازێک تەندروستە بە خۆشکردنی زەیتون و بە چی شێوازێک بخورێ لەسەر سفرە خوان خۆی شێواز چەند شێوازێک هەیە ڕاستێکی ئەوەی کە هەموو بەداخەوە هەموو بزنسێک هەموو کار و پیشەیە گوای لێ هاتووە ئەگەر بتەوێ کوالەتی بەرهەم بێنی ئەبێ قوربانی بدەی بە پارە و دەوڵەمەند بوون ئەگەر بتێت تەنها بۆ تیجارەت و دەوڵەمەند بوون بێت کۆمەڵی ڕێگەی کیمیاوی ژەهراوی هەیە ئەتوانی ئەو ئیشەتی پێ خۆتی پێ دەوڵەمەندکەی زەیتی زەیتون خۆی لەگەڵ خۆشکردنی زەیتونیشە هەمان شتە ئەگەر تۆ بتەوێ زەیتونەکەت بێنیت پێشەوەی کە بگەیت تقریبەن ئەسەیتر لە مانگی 9 بۆ 10 ئیتر کاتیەوەی کە تۆ زەیتون لێکەیتەوە بۆ خۆشکردن بەڵام لە مانگی 11 و 12 کە پێیەگا ئیتر کاتیەوەی کە تۆ لێکیتەوە بۆ گوشینی زەیت ئەو باو زانیاریەمان هەبێت زەیتونی خۆشکردن نابێت زۆر گەیی بێت زەیتونی زەیتیش نابێت زۆر کاڵ بێ و نەگەیی بێت واتە لە مانگی دەیە زەیتونەکانتان لێکەنەوە بەڕێزانی کە درەختی زەیتونیانێ باخی زەیتونیانێ یان خەڵکێکی ترەیەتی درەختی دوای لە ماڵی خۆیایە لە مانگی دەیە لێکی تۆ بۆ خۆشکردن باشە لە مانگی 11 و بەرەو دواوە بەرەو 12 و چەند بارانێک لیدا لێکی تۆ بۆ زەیت باشە سەبارەت بە خۆشکردن تۆ دەبتەوێ بابلین تاڵێکی بڕوات ئەتوانی لە سرکەیە خۆشیکی ئەتوانی کەمی خوێتیەکەی کۆمەڵێک شتی تر هەیە هایدرۆکسیدی سۆدیۆم و ها کۆمەڵێک مادی ترمان هەیە کە مادی کیمیاوین تێکرێ بۆ خۆشکردن جار وایە ڕەنگیشی تێکرێ بەداخەوە ئەمانە هەتا بکرێت تۆ بۆ خۆتە پەنای بۆ نەبێ باشە باشە ئەڵەن پرۆسەکەش خێراکان لێسەگەری کەسێ بەخوێ بیکە زۆر قورسترە بەڵام تۆ بە دەرمان ئەیکی لە بازار یعنی ئەهێنیتەوە زۆر بە ئاسانی ئەگەر بە سرکە و خوێ بیکە ئەو بابەتێکی تۆزی درو درێژە کاتی زیاتر ئەوەیە قەیچێکە تۆ پەلێ چیتە تۆ هەموو ساڵی ئەوە بکە کە لێت نەبڕێ وانە لە ناو سرکە و لە ناو خوێیا بیکە با کاتی زیات چەند ئاوێکی لێ بڕێژە چەند خوێاوێک و ئاو سرکی لێ بڕێژە بە چەند هەفتەیەک یان 15 ڕۆژێک ببێ 2 هەفتەیە بۆ منە بەس تاڵێتەکەی بڕۆ و ئیتر تۆزە نەرم بێتەوە بخورێ بەڵام ئەگەر تۆ پەنا بە هەندێک دەرمانی کیمیاوی بەریکە زیان بەخشە خۆی زیان بەخشەکەی هەر جۆرێکە لە خوێ هایدرۆکسیدی سۆدیۆمە یان بۆ منە پێکاتێکی ترە بەڵام هەندێکیان ڕەنگن ئەم ڕەنگانە ئەمێننەوە دوایی زیانی بۆ تەندروستیمان هەیە بەڵام خوێش تا خوێ هەیە ینی تۆ خوێی چێشت سەلامەتر لە خوێیەکی تر ئەمەش هەر زەرەری هەیە ئەگەر بێت و تۆ پرۆسەکەت بۆ خێراکە زووتر بیگەێنێ زووتر وای لێکا تاڵێکی نەمێنێ تۆ
پرۆسەکە زوو بەدەستەوە دێ بەڵام دوایی زیانی تەندروستی هەیە حتا ئەوانەشی کە ئیکڕی لە بازاڕەکانە لە با بڵین شەریکاتەکانە لە مارکێتەکانە سێری کە بە هەمان شێوە ینی بەتایبەتی لەوانەیە هەندێکیان هەیە خۆی ڕەنگی ڕەشە بەڵام جاری وایە ڕەنگی تێکرێ جاری وایە وای لەکەن کە زۆر نەرم بێتەوە ئەمە زۆربەی بە ئەڵێ بە زەبری موادی کیمیایی و پارێزەر کراوە بەداخەوە لە ماڵی خۆ تابی کە بە سرکە و بەخێبی کە داینێ بۆ ماوەیەک ئەو تاڵێتی چەند ئاوێکی لێ بەڕێژە نامێنێ و ئەتوانی بەکاری بێنی ئەوە بەنسبەت خۆشکردن من بە زەیتەکەشی ئەوە دیسانەوە ئیتر مانگی 11 بە دواوە بانگی 12 ئیتر وردەوردا دەرگای کارگەکانە کرێتەوە بۆ کەسانی کە زەیتونە بن بۆ گوشین و بۆ زەیتەکەی باشە ئەو کۆزانین چەند جۆرێکی جیاواز لە زەیتون هەیە زەیتونی ڕەش و زەیتونی سەوز و زەیتونی مۆرباویش هەیە ئایا لە ڕووی زەیتەوە کە لەم جۆرە زەیتونانە دروست ئەکرێت جیاوازی هەیە لە نێوانیاندا خۆی لە ڕووی جۆرەوە ئەگەر ناوی زانستەکەی بڵێ چەندین جۆر درەختی زەیتونمان هەیە بەڵام ئەم جۆرانە هەندێکیان بۆ زەیت ئەبن واتە زەیتی ڕێژەی زەیتیان باشە نزیکی بێتەوە لە 15 بۆ 20 لە سەد هەندێکیان کەمترە یۆنانیمان هەیە با بڵین چەند جۆرێکمان هەیە کە هەندێکیان گونجاو نین بۆ زەیت واتە تۆ خەڵکێکی زۆر ئێستا لە وڵاتی خۆمانە زەیتی درەختی زەیتونی چاندووە زەیتونەکەی باش نییە بۆ زەیت ئەمە بێ پێداچوونەیەکی پێ بکرێ بەڕێوەبەراتەکانی کشتتوکاڵ و توێژینەوەی کشتتوکاڵی پێداچوونەوە بەم سنفانەیە بکەن کە زەیت کەمەدا و هاوکاری جوتیارەکان بکەن کە ساڵ بە ساڵ وردەوردا با بڵین نەمامی باشتر بێنن بۆ هەرێمی کوردستان بۆی کە تایبەت بێ بە زەیت ئەگەر تێ بۆ زەیت بێت لە ڕووی با بڵین ڕەنگەوە هەر زەیتونەکە خۆی درەختی وایە هەر زەیتونەکە خۆی یەک جار کە سەرەتا بێ سەوزە دوایی وردەوردە پێگا بێتە ڕەنگێکی زەرد و ئاڵتونی هەر ئەوەی دوای مۆرە بێ ڕۆشە بێ ئەگەر بمێنێتەوە زیاتر بە درەختەکەەوە یعنی ئەوە نییە بڵێ وڵات چەند جۆرە ڕاستە جۆرمان هەیە زەیتونەکەی ڕەنگی جیازە بەڵام هەمان درەخت لە سەرەتاوە ڕەنگی زەیتونەکەی سەوزێکی ئاساییە دوایی وردەوردە زەر دەبێت دوایی بەرەو باینجانی ڕەنگەکەی ئەمە لە ڕووی جۆرە بەڵام ئێمە ئەوەی بەلای منەوە گرنگە پلەکانی پێتە گریت واتە دەرەجەکانی زەیتی زەیتون چییە هەر جۆرێک زەیتونت هەبێ ئایا تۆ دوای چەندێک لە باخەکەی ئەەکەیتەوە دوای چەند کاتژمێریان چەند ڕۆژ ئەبێ بۆ ئامێری گوشینەکە ئەو زۆ گرنگە لەوێ ترشێتی دروستە بێ و لەوێش کە ئەی گوشن بە پرێسی سار دەگوشرێ یان گەرمی لەگەڵا بەکاردێنن یان دوایی ماوادی توێنەرەوە و پێوتە سۆلڤێنت موذیبات توێنەرەوەی بۆ بەکارهێنن بۆ گوشینی زەیتەکەی و ئایا ئەو تڵپەی کە ئەمێنێتەوە جارێکی تر گەرمەکرێتەوە و ماوادی کیمیایی بۆ بەکارن بۆی کە تۆزە زەیتەشی تا ماوەیش دەرکەن ئەمە گرنگەکەی ئەمە بڵین ئیشە زانستەکەی کە من ئەم نمونانەم هێناوە و لەگەڵ ئەم ڕوونکردنەوەیە شاکە هیوادارم ئەگەر لە کامیرەکە و دەرچێ باشترە بە پێی توێژینەوەکان بە پێی ئەزمموی ئەو کەسانی کە لە بواری پیشەسازی زەیتی زەیتون ئاکارەکەن ئێمە تقریبان 4 پلەی زەیتی زەیتونمان هەیە پلەیەکمان هەیە کە پێوتە ئێکسترا ڤێرجن ئۆلیڤ ئۆیل واتە زەیت زەیتون البکر الممتاز زەیتی زەیتونی تازە گوشراوی پاکیزە ئەم پلەیە لە هەموو پلەکانی کە باشترە ئەم پلەیە لە هەموو پلەکانی کە باشترە بۆ لەبەرەوەی ئەسیدیتیەکەی ترشێتەکەی کەمترە لە 0.8 لە سەتا واتە لە سەتا یەکیشی ترش نەبووە ترشێتی یانی چی ئەم قسەیە واتە کاکی با بڵین خاوەن باخدار کە زەیتونەکەی لێ کردوێتەوە ڕۆژێ 2 ڕۆژ زیاتر تێنەپەڕیوە بەسەر بردننی بۆ ئامێری گوشین و کارگەی گوشینەکە لەو بینەیە تەخەمر و ترشێتی ڕووی نەداوە لەو بینەیە لە نێوانی لێکردنەوە بۆ بردن بۆ کارگەی زەیتەکە لەو نێوانەیە ڕۆژە 2 ڕۆژ تا 3 ڕۆژی کێشەنیە چکە خۆی مۆرزەیتە لەمە دو سار فێن کە بێ سار دەبێت لەم 1-2 ڕۆژەیە بە تایبەتی گەبی کاتە سونۆقە باشتە نەی کاتە گوێنیەوە نەی کاتە علاگەوە عارەق کاتەوە ئەبێ لە سونۆقا باشترە ئەگەر لە علاگەی کەپسا بێت نابێت علاگەکە کونکون بێ قەیناکە لە گوێنیا بێت تا ڕادەیەک بەڵام لە سونۆقا باشترە بۆی بە فێنکی بمێنێتەوە نەدرشێ بەسەریەکە تەخەمر و ئۆکسەدە و ترشاندن نەکە
بیگەێنێتە ئەوێ ئەوانیش لێ بە پرێسی سارد بیگرن ئەوە ئەکسترا ڤێرجنە و ئەو کوالیتیە کە ئێمە تەمەناکە نێومان ئەو جۆرە بەکاربین. لە دوای چەند ڕۆژ ترش بوون تقریبا لە 72 ساعتی تر وردە تێکەچێت. باشە پێوی دیارە یان ئەوە ناڕاست ئەوە هەمووی بە شیکاریە کرێت سەمتم باسیەوە شەکەم ئەم بابەتە بابەتێک علمی لە تاقیگی ئازاندرێت. ئێستا خۆشبەختانە من هەندێک نمونەم هێناوە لە ئەوانەی کوردستانی منێکی ئیسپانیا وازم ئیتاڵیە ناویشمە. ئەمانەی کە لە کوردستانن زۆربەیان خۆشبەختانە ئێمە زۆر جارانە شەرم ناکەین لە ڕێکلام بۆ بەرەمی خۆماڵی کارگەی ڕاستانە کارگەی ڕانیە کۆمەڵی کارگەی جوانمان هەیە لە هەولێر ئێمە خۆمانەوەکو بڵین کارگەی خۆمان کە زەیتی زەیتونی بڵین دەشتی هەولێرە کڕینەوە ئەکینە ئەم شوشە تاریکانەوە هەمووشیان لە شوشەی تاریکان زۆربەی زۆری خۆشبەختانە ئەوەی کە لە کوردستان بەرهەم دێت ئەلم جۆری یەکەمەیە جۆریەکەم کێشی ئێمە ئەمانەی بە چاو بیبین ئەڵێ وەڵا کێشەی نییە ئەو نیە پرداخمەناوی ئێسەوی سارە باشە ئەو جۆرە یەکەم تەنها بۆ خواردن دەبەکاردیان دەکرێت بۆ سوورکردنەوە ئەمە زۆر گرنگ ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە کە بەڕاستی ئێستا نەزانم بینەر چاوەڕێوێتی بزانێت کام جۆرە باشە کامی بۆ زەڵاتە باشە کامی بۆ چێشتیانان کامی بۆ سوورکردنەوە باشە بعد تەواویان کرد اینجا بەسەری ئیشەوە باسەکەین. جۆری دووەم ڤێرجنەکەیە ڤێرجین ئۆلیڤ ئۆیڵەکەیە کە 3 ڕۆژ مایەوە تۆزێک ترشێتێک ڕوویدا حموضەتێکی تیا دروست بوو لە ناو زەیتونەکانە هەر بە پرێسی سار گیراوە بەڵام ترشێتێکی تا 200 بەرزە بێتەوە. ئەوەی کە جێی خۆشحاڵی لە هەردوو جۆرەکەیە ڕاستە کوالیتی ئەمە یەکەم باشتر لەوەی دووەم بەڵام جۆری یەکەم و دووەمیش تقریبەن هەمان پلەی با بڵین بە دووکەڵبوونیان هەیە شتێکە بە ئینگلیزی پێوتێ سمۆکینگ پۆینت دەرەجەتی تەدخین واتە تۆ لە چی پلەیەکە ئەم زەیتە بکڵێنی لە ناو چێشتا یان شتی پێ سوورکەیتەوە ئەبێ بە دووکەڵ دواتر دووکەڵەکە پیرۆکسای دروستەکە مادەیەکی زیان بەخشە باشە لە ناو چێشتەکە شار تەبەن دروستە بێ دووکەڵە لێو دێتە دەرەوە واتە زەیتەکە دەگەڵ ئۆکسیژینایە کە گرێ مادەیەکی پیرۆکسایدی زیان بەخش دروستەکە. ئەمە خۆشبەختانە زەیتی زەیتونێکێکە لەو زەیتانەی کە بە بەرگەی پلەیەکی بەرزی کوڵاندن و سوورکردنەوە ئەگرێت واتە هیچ کێشەمان نییە لەوەی کە تۆ توانایی داراییت باش بێ بە هەر زەیتێکی زەیتون چێشت لێ بنیت لەبەرەوەی کوڵاندنی چێشتە تا 75 ڕۆنات ناکاتە سەد تۆ کە چێشتێکە کوڵێنی با بڵین کوڵاندنەکەی تا ئەوەیە یان حتا سوورکردنەوەش لە 175 تا 190 خۆشبەختانە هەردوو دەرەجەکەی ئەمان 190 تا 270 ڕوا واتە بەرگەی ئەوەنە پلەی گەرمی ئەگرێت یەکە بیگرێت تەواو من کێشەم نییە. بەس بۆ ئەڵێن دێنەوە سەر پرسیارەکە بۆ ئەڵێ وڵا بە زەیتی زەیتونی پرێسی سارد چێش لێ نادێ بەس بە ساردی بێخۆ نەخێ لەبەرەوەی کە حیفە تۆ زەیتێک بە پرێسی سارد گیراوە ترشێتی تا دروست نەبووە بۆ باشە تۆ بە ساردی هەموو ڤیتامین و کانزاکەی بچێتە لەشتەوە لەگەڵ زەڵاتەیە بیخۆی حیفە تۆ بچی بیکوڵێنی و شتی پێسوورکەیتەوە لەگەڵ گەرمکردنەکەیە کۆمەڵە پێکاتە لە دەستدات. پسپۆڕانڵێن لەو ڕۆوە باش نییە کە تۆ زەیتێکت هەیە بە عزێتێکی زۆر گیراوە ترش نەبووە بە پرێسی سار گیراوە ئێستا تۆ ئەم زەیتە بێنیت شتی پێسوورکەیتەوە پێکاتەکەی لە دەستەدا ڤیتامین و کانزاکان کەواتە باش نییە نەک بڵێ باش نییە بۆ پێکاتەی زەیتەکەت بۆ لە دەسەدەیت نەک بڵێ نابێت یان خراپە شتیوانە بۆ زەڵاتە باشترە ئەگەر ڕاستەخۆ بە کەوچێکی زەڵاتە بە کەوچێکی چالی بخۆی ڕۆژانە جارە دوان بۆ نەخۆشیەکانی دڵ و بۆری خوێن و چۆری باسمان کرد باشترە وەکووتمان ئەم دوو پلەیە ئەمە گرەیدی یەک و دوون سەلامەت دێنە سەر دوو گرەیدی تر کە ئەم دوو گرەیدە تا ئەسە لە کوردستانی خۆمانە بۆیە ئەوە مەسەوز کردووە من بە پرتەقاڵی تا ڕادێک سوور کردووە چکە سووری تۆ خشمانێ من نەمهێناوە شتێکمان پێوتە ریفاینید ئۆلیڤ ئۆیڵ ریفاینید ئۆلیڤ ئۆیڵ یان پلەی چوارم پۆمەیز ئۆلیڤ ئۆیڵ ریفاینید یعنی چی واتە ئەم زەیتە من ئیهمالیم تیا کرد هەفتەیەک هێشتمەوە لە مەزرعەکەی خۆم هەتاوەکو بردم بۆ کارگە لەوێش دیسان ترشێتەکەی بەرزەوە بووە الحاصل ترشێتەکەی بەرزەوە بوو چووە سەروی سێ باشە ئەمە خاڵە گرنگەکەی بووی هاوڵاتی حەزەکە شتەکان بە بەڵگەوە بزانێ بە عیلمی بزانێ من ئەتوانم باسی 5 خاڵە بۆ بکەم بە ڕەنگ و بۆن و تام و هەموو شتێک بڵێم ئەمە چاکەوە خراپە بەڵام شتە عیلمیەکە گرنگترە چکە هەموو کەسێکە سەیری ئەماکە لە مامۆسایەکی زانکۆوە لە خاوەنکارگەیەکی زەیتەوە لە هاوڵاتیکی ئاساییەوە
ئەمانە کە ئەمێننەوە ترشێتی بەسەریانە زیاد دەکاتن لەوانە تەخەموریشکە هەتا گاتە کارگەکە لەوێ ترشێتەکەی زۆرە بێ کارگە پێشکەوتۆکان کە ئێمە خۆشبەختانە جارە تەکنۆلۆژیایمان نییە ناو کەوانەیە کە جارە فێری و فێڵە نەبووین ئێمە لە هەرمی کوردستان شەڵا فێریش نابین ئەم کارگە پێشکەوتۆکانی جیهان دێن ئەم زەیتەی با بڵین ڕیفاینەکە دێن ترش بووە زەیتێکی باشان دەستکەوتە بەڵام ترشێتەکەی بەرزە دێن بە کۆمەڵێک مادەی تفت دێن باسی تەکنیکەکەی ناکەم بە وردی دێن بە گەرمی بە معاملەکردن بە گەرمی معاملەکردن بە هەندێک ماوادی کیمیاوی دێن ترشێتەکەی دابەزن تۆ بێ لە مختبەر فەحسێکی عیبی نییە یەک زۆر باشە بەڵام معاملەی گەرمی و مادەی کیمیاوی لەگەڵا کراوە کوالەتێکی دابەزیوە کۆمەڵێک لە کانزا و ڤیتامین و پۆلیفینۆل و ئەنتیۆکسیدانتەکەی لە دەست داوە ئەمەیە کارە سەرەکە کەواتە ئەم بەڵام یەک شتێکی کە هەیە ئەوان کە ئەم ئیشاءەکان وجدانەکان لەوەیە لە ئیسپانی لە ئیتالی لە یۆنانی بڕۆ بیکڕە سەیریکە لێیان نووسیوە لێ ئەمە ڕیفاینی ئۆلیڤۆیڵە ناچێت کیمیاوی بەسەرا بکا و معاملەی کیمیاوی بکا و گەرمی کا بڵێ ئێکسترا ڤێرجن ئۆلیڤۆیڵ هەموو وجدانەکەیان ڕێنادا ینی خۆشبەختانە بە تایبەتی لە ئیسپانیا وڵاتێکی زۆر پاک و خاوێنە بۆ هەڵە زۆر شەفافە بۆ زەیتی زەیتون یەکەمە لە هەموو جیهانە بۆ دەستپاکیان لە بواری ئینتاجی زەیتی زەیتونە لەگەڵ ئەوەشا ڕقابەی حکوومەتەیە تۆ کارگەکەت مۆڵەتێکت هەیە مۆڵەتەکەت بە وەرگرتووە کە ئەم جۆریان ئینتاجکەی ئیتر ئەبێ بنووسیت ئەبێ ئەمەشان هەر بنووسیت جارێکی تر پۆ مەیسەکە ئاخر جارەزام کاتان نەماوە پۆ مەیسەکە چێت تڵپە مێنێتەوە ئەم تڵپە کامێنێتەوە جارێکی تر ئەیکەن ناو مادەیەکی سۆلڤێنتەوە مادەیەکی توێنەرەوەوە مادەی هیکسانە مادەی ئیثانۆڵە نازان مادەیەکی کوحولیە گەرمێکن کۆمەڵە زەیتی تێما ئەوەش دەرەکەن جارێکی تر ئەمەش دیسانەوە تەندروست نییە بەڵام هێشتا لە کۆمەڵشتی تر باشترە ئەمانە ئەسیدیتەکان ئەکرێ بە یەک ترشێتەکەی کەم بکرێتەوە وە سمۆکینگ پۆینتەکەشی بەرگەی گەرمیەکی زیاتر ئەگرێ بۆ چێش لێنان ئەمانش هەر گونجاون بەڵام کۆمەڵی کوالەتی خۆی لە دەست داوە وەکو ئەکسترا ڤێرژنەکە نییە ئەمە لەسەر پلەکانی دەمومان کرد بە یەک پاکێج پلەکانیان بابەتی چێشتێنان و زەڵاتە و سوورکردنەوەش باش وڵی دوشتێ زۆر گرنگین لەو ماوەی کە هەمانە یەکەم ئەو کوپانە تاقیکردەوە بۆمان ڕەنگەکانیان هاوڵاتێک چۆن بیناسێتەوە بەسە من زەیتی ڕاستانم هێناوە بۆی بیناسێنم چۆن لێکینەوە کاک پێیان ئاخر گلەیەکی لێ بکەینەوە زۆر جارە گلێشمان لێکرێت ئەمە با من ئەمەی نمونەی کارگەی ڕاستان بێنمەوە کە خۆشبەختانە زۆربەی ئەم کارگانە با بڵین هەماهەنگێکی باش دەبین مانا هەیە ئەمە باشە ڕەنگێکی سەوزباوی هەیە ڕەنگێکی سەوزباوی هەیە ڕەنگێکی زەردێکی تۆخی سەوزباوی هەیە باشە ئەمە وەکو ڕەنگ کە بۆنێکیت بۆنی زەیتی زەیتونی لێ دێت دیارە ئەوانی تر بۆنی زەیتی زەیتونی لێ نایە ئەوەی کە پۆمەیسە و ڕیفاینە مکەڕەرە و تڵپەکەیەتی کراوەتەوە بۆنی لێ نایە زۆر کەمە ئەمە بۆنی لێ دێت باشە شتێکی تر کە من کەم بکەمە سەر دەستمەوە طبعا بۆ قژە بێ بۆ پێستە بێ لەمە دوا پاییزە ئەو خانمانێ لە دەست و پلم وشکە پاژنێ پێم زبر بۆ هەمووتان وەرن بە زەیتی زەیتون چەوریکەن لە زۆر بعد مادەی تر باشترە و دوای چارێکی 20 دقیقە سێرەکەی پێوی نەماوە ئێستا نا هەز بە چەورێتێکیشی ناکەی چەورێتەکەی هەڵمژێ پێ چکە سروشتیە مادەکەی ناوی کۆمەڵە مادەیە ئەوەتمان ڕەنگەکەی زەردێکی سەوز باوە بۆنی زەیتی زەیتون لێ دێت باشە و دواتر لە دەستی بدەی لە قاچی دەی لە دەمشاویشی بدەی تەنانەت هەڵێمژێ کونەکانی پێست هەڵێمژێت نامێنێتەوە بڵێ وەکو شتێکی چەور وەکو گریسێک یان وەکو ڕۆنێکی سیارە بڵێ هەر پێوی بمێنێتەوە نامژێ بەزەما لێمژێ دوای من دوای چەند دقەیەکی تر ئاسایی دەست بە هەموو جلەکان ماوەدەم هەست ناکەی کە تۆ بڵین زەیتێکت بەکارهێناوە وەکو تام ئەمێ باسی وەشکەم ئەوە کاکە دیسانەوە ئەم لێکردنەوەی هینا مجارە کێشەمان بۆ دروست دەکات هاوڵاتی و گلێمان لێکات باشە وەکو تامیش بە هەمان شێوە کاتێک کە تۆزێکی لێ ئەخۆیت تۆزێکی لێ ئەخۆی کەیتنا قوڕتەوە تامێکی قوڕەکە دووزێنێتەوە
ئەمەش تەبانەمەی کارگەی بەهارەوە کە هی دەشتی هەولێرەمی خۆمان چکە لەوێش گلەیمان لێ نەکەم برادرانی هەولێر لەوێش کارگەی باش هەیە سێ چوار کارگەی باش هەیە لەوێ زەیتونی هاوڵاتیان نەکردنەوە ئەمانی من بەس باسی ئەوی هەڵەبجە و ڕانیم کرد باش ئەمەشی خۆمانی بڵین کارگەی بەهارە ئەمیش بە هەمان شەوە کە تۆزێکی لێ خۆیتەوە عەرە بەڵێ حورقە سوتێنەرە قڕگی تۆزێک هاتوو زێنێتەوە بەڵێ ئەگەر هەر خواردەوە هەر ڕووی خوارە هیچ نەبوو ئەوەی تر کوردەڵەت و پیتەڕێکیان نەماوە ئەوە ئەم جۆرانەیە کە باسمان کرد ئەمانەیە کە باسمان کرد یعنی ترشێتەکەی بە معاملەی کیمیاوی دەستکاری کراوە بە گەرمی دەستکاری کراوە ڤیتامین و کانزایتیان نەماوە پۆلیفینۆڵ هیچ مادەیەکی تیان نەماوە کە بیسەلمێنێ ئەم زەیتە بەم شێوازێ بەڵام زۆر باشە کاتێک ئاخرش من تامەکە بۆ باسم کرد ڕەنگی زەردێکی تۆخە بە لەو سەوز باوەڕوە بۆنی دێت بیدە لە پێستت دوای چارەکە 20 دقیقە پێوی نامێنێ زەعاجت ناکات قاچە زبرە بیدە لە قاشت و گۆرەی لە پێکە تەواو بۆنیشی بە هەمان شەبۆنەکەی بڵاوە بێتەوە و تامیشی قورگە سوتێنێتەوە تا ڕادەیەک یەک شتی تکەماوە باسی کەم بابەتی بەستن و نەبەستن منیش نەیەڵم خەڵک پرسیارتان لێگا دوای لە کۆمنتە ئەویش ئەوەیە ئەما کۆمەڵێک پۆلیفینۆڵ و ئەنتیۆکسیدانتی تایە کایکیتە ناو سەلاجەوە زبرە بێ ئەوە شتێکی چاکە ئەگە کردتە سەلاجە و کردتە ناو فرێزەرەکە و سەلاجەکە و نەی بە زەیتی زەیتون کەواتە ئەسڵی نییە کە کردتە ناوی زبر بوو بەستی ئەوە ئەسڵیە زۆر باش ئەوش باشە یەک پرسیارم بچووکمەوە ئەگە بەکەمی باسیکی باسێک لە هیم بکەیت گەڵاکەی بکەیت گەڵای زەیتون ئەوش سوودی هەیە توێژینەوە کراوە لەسەرەوەی کە توێژینەوەی زانستی کراوە لەسەرەوەی کە گەڵای زەیتون لەم کاتی کە پێ ئەگات پێش لێکردنەوەی بەرەکەی و لە هاوینە بشۆرێتەوە پاک نزیکەی چنگێک ینی بڵین 15 گڵایەک بیکوڵێنیت یانۆکو چایلێنان ئاوەکە بکوڵێ و گڵاکەی تێکە ڕەنگێکی سەوزی جوانە داتەوە ڕۆژی 2 چا 3 چا لە ئاوی گڵای زەیتون بخۆ بۆ دابەزاندنی ئاستی شەکری خوێن زۆر باشە بۆ چۆری و زەختی زۆر باشە پێی توێژینەوە منەوە ئەزمموی هەیە بەڵام بۆکو توێژینەوە سوودی زۆرە بۆ کۆنتترۆلکردنی شەکر و چوری و بەرزەفشاری خوێن دەرزێتون هەر لە نعمەتە و بەرەکەت هەمووی زۆرەکەوکی خۆی هەیە سپاس بۆ بەڕێز جەلال سەید کەریم بەیۆلۆجیست کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو سپاس بۆ زانیاریەکانت شتیارەکان زۆر بوو بەڵام ئێمە هەوڵماننا لەو ماوەی کە هەمانە زۆرترین زانیاری هاوڵاتی سوود دەربێ دەست ئینشاءالله سپاس دەکەین مەمنون